ماوەی چەند ڕۆژێکە لە دوای مردنی ژینا ئەمینی کە کچێکی کوردی ڕۆژهەڵاتی کوردستان بوو بە هۆکاری ئیپابند نەبوون بە شێوەیەکی گونجاو بە باڵاپۆشیەوە لەلایەن پۆلیسی حیجابی کە لە وڵاتی ئێراندا بوونیان هەیە وەکو خۆیان و ئەو زانیاریانی کە تا ئێستا بڵاو دەکرێتەوە لەلایەن ئەوان بەشێک پێیان وایە گیانی لە دەستدا بێت و تونند و تیژی بەرامبەر کرابێ. ئەمە کۆدەنگێکی لە شەقامی ئێرانیدا بەرپا کردووە نزیکەی 83 پارێزگای ئەو وڵاتی گرتوتەوە خۆپیشاندان و ناڕزایی و گرژی لە شەقامی ئێرانیدا دروست بووە. لەسەر ئەم بابەت تەنانەت کارگەشتوتە ئەوەی لە وڵاتی ئێراندا حکوومەتی ئەو وڵاتە هێڵەکانی ئینتەرنێت ڕابگرێت بە تایبەت واتساب کە هۆکارێکی کاریگەرە بۆ بڵاوبوونەوەی دەنگی خەڵک. لەسەر ئەم بابەتە من ڕاستەوخۆ میوانێکم دەبێت گفتوگەی زیاتر لەگەڵ ئەودا دەکەم با ڕەوشی ئێران و خۆپیشاندانەکان و ڕەوشی ژنانی ئێران. ئەویش بەڕێز ڕەزا مەنوچهری کە بەڕێزیان ڕۆژنامەنووسن ڕاستەوخۆ لە سلێمانی و بەڕێگەی سکایپ میوانی ئێمە دەبێت. کاک ڕەزا زۆر سپاس بۆ ئامادەبوونت. ئێستای ڕەوشی ئێران ئێوە چۆن نەبینن؟ شەقامی ئێرانی ئەوەی کە ئێستا بەرپای دەکات ناوی لێ دەنێت شۆڕش؟ کاک ڕەزا دیارە دەنگەکەی جنابەت بە باشی ناگاتە لای من تا هاوکارانم و کێشەیە و لە لای جنابتەوە چارەسەر دەکرێت دواتر دەگەڕێمەوە سەر بابەتەکە. دیارە لە پاش ئەوەی کە ژینا ئەمینی ژینا سەقزی لە تەمەن 22 ساڵ لە ڕۆژهەڵاتی کوردستان بە هۆکاری ئەوەی پابند نەبووە بە شێوازی باڵاپۆشی بەو شێوە و بەو یاسایی کە لە وڵاتی ئێراندا بەرپایە حکمی باڵاپۆشی بەسەر خانماندا دیارە لە پاش ئەوەی کە لەلایەن پۆلیسی وڵاتەوە دەستگیر دەکرێت ژینا دوای ماوەیە گیان لە دەست دەدات کە نزیکەی 3 ڕۆژ دەخایەنێت هەم گرتنەکەی هەم گیان لە دەستدانەکەی هەم ڕادەستکردنەوەی بە کەس و کارەکەی. ئەمە بۆی کە ناڕزایەتێکی سەرتاسەری لە وڵاتی ئێراندا لێ بکەوێتەوە سەرەتا بە مانگرتن و داخستی دوکانەکانی بەشێک لە شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دەستی پێکرد. دواتر ئەم بابەتە درێژەی کێشا و تا ئەمڕۆژ بوو هۆی خۆپیشاندان لە شقامەکانی ئێراندا دروست بێت گیان لە دەستدانی چەند کەسێک برینداربوون و دەستگیرکردنی چەند کەسێکی دیکە و گەنجان و ژنان و بە ساڵاچوان لەسەر ئەم بابەتە کۆدەنگیەکە لەسەر ئاستی نێودەوڵەتیش خاوی سەرکردەکان بەشێک لە سەرکردەکانی جیهان لەسەر ئەم بابەتە دنگیان هەبووە. لەسەر ئەم بابەتە دووبارە دەگەڕێمەوە لای بەڕێز ڕەزا مەنوچهری کە بەڕێزیان ڕۆژنامەنووسن ڕاستەخۆ لە سلێمانی و بەڕێگەی سکایپ میوانی ئێمەیە. کاک ڕەزا سپاس بۆ ئامادەبوونت. ئێوە ئەوەی کە ئێستا لە ئێران ڕوودەدات چۆن هەڵسەنگانی بۆ دەکەن؟ ئەمە ناو دەنرێت شۆڕش؟ ئەوەی کە ئێستا کە لە شەقامی ڕۆژهەڵاتی کوردستان و لە ئێران بەگشتی ڕوئەدات کۆمەڵی فاکتەری هاتیە کە گەراکانی گۆڕانکاریەکی ڕیشەیی یان بە جۆرێک لە جۆرەکان تایبەتمەندیەکانی شۆڕشی هاتیە. لەبەر ئەوەی ڕاستەوخۆ خەڵک ئەم جارە لە داوا ڕۆژانەیەکانەوە کە پێشتر بۆ نمونە خەڵک داوای بژێوی یا دامەزراندن یا کار یا ئەوەیە کرد کە مەسەلەنێکی لە کێشەکانی لە ناوچەیەکە بۆ چارەسەر بێ، ئەم جارە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران بە یەک دەنگ داوای ئازادیەکەن، داوای گۆڕانکاریەکی ڕیشەییەکەن، کۆمەڵی دروشم بەرز ئەکەنەوە کە ئەم دروشمانە ئاماژەیەکی زیاتر لە خواستە ڕۆژانەیەکان هاتیە. ینی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران ئیتر خواستە ڕۆژانەیەکانیان تێپەڕاندووە و داوای گۆڕانکاریەکی ڕیشەییەکەن. لەبەر ئەم هۆکارانەیە کە ژنیش لەم خۆپیشانانە پێشەنگە لە ناو هەمویانە ئەوە لەبەر ئەوە کە ئاماژە بەوە ئەکرێت کە ئەم جارەیان ئەمە تایبەتمەندیەکانی شۆڕشێکی گشتگیر و سەراسەری هاتیە و ئەوەتانێ لایەنی نەتەوەی تەنیا بە کوردەوە سنوودار نییە، فارس، ئازەری، خەڵکی باکووری ئێران لە جیاوازیم خۆپیشاندانە لە ڕزایەتی خۆپیشاندانەکانی پێشترا چی بوو؟ ئەوەی کە هەیە تاکو لە 2009 تا ئێستا ئەو کاتە بۆی پرسی ئابووری و دیارە خۆپیشاندانێکی بەرفراوان لە وڵاتی ئێراندا بەڕێوەچوو ئێستا ژەم خۆپیشاندانە ڕووی داوە. جیاوازی خۆپیشاندان و ناڕزایەتیەکانی ڕابردوو لەگەڵم جارەیە چیە لە ئێراندا؟ خۆپیشاندانەکانی بەتایبەت ئەم 3-4 ساڵی ڕابردوو 2016 و 2018 کە خۆپیشاندانی زۆر گەورە بوون لە ئێرانە، هۆکاری و خۆپیشاندانانە بۆ نمونە گرانی بانزین بوو، خەڵک داوای کە سعری بانزین گران نەبێ یا بێکاری و
ئاستی زۆری هەژاری خەڵک بوو کە داوایانەکە بژێوی ژیانیان دابین بکرێت لەبەرەوە ئێران تووشی هەڵاوسانێکی گەورەی ئابووری بوو نەیتوانی ئاستی بژێوی ژیانی خەڵک و هاوڵاتیەکانی بپارێزێ لەبەر ئەوە هەڵبژاردنەکە خۆپیشاندانەکانی پێشووتر داوای ئەوە ئەکرا کە خەڵک بژێوی بۆ دابین بکرێت بەڵام لە خۆپیشاندانی ئەم جارەیە تا ئێستا کە خەڵک داوای بژێوی نەکردو خەڵک داوای ئازادی ئەکات ینی ڕاستخۆ داواکردنی ئازادی لە خۆپیشاندانەکانی ئەم جارەیە و تەنانەت ئەو دروشمانی کە بۆ ئازادی ژن ئەدرێتەوە وەکو ژن و ژن ژیان ئازادی و تەنانەت ئەو دروشمە بە فارسی ئەوترێتەوە لە شارێکی قوماوتراوەتەوە لە شارێکی وەکو مەشهەدا ئەڵێن ئێمە ڕژێمی کۆماری ئیسلامی ئێرانمان ناوێت یعنی ئەوە دروشمە و لە پاڵ ئەوەیە ئەمانە ئەو ناوەندان زۆر هەستیارن بۆ ئێران. باشە کاک ڕەزا فعلەن لە وڵاتی ئێراندا ئازادی نییە گەلی ئێرانی کب دەکرێن گەلی ئێرانی سەرکوت دەکرێن لە ڕاستیدا ئەگە تۆ سێری سیستمی کۆماری ئیسلامی ئێرانکەیت ینی حیزبیتیانیە ئۆپۆزیسیۆنیتیانیە میدیە ئازادیتیانیە ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنیتیانیە ینی هەرێک لەمانە کە ینی ڕێگە نادن حیزب دروست ببێ و کاتێک کە ڕێگە بەمان نەدەی بێگومان ینی ئازادی نییە ئازادی لەو ئاستەیانە کە خەڵک بتوانێت ڕاو بۆچوونی خۆی دەرببڕێ منبەرێکی نییە حیزبێکی نییە ڕێیەکی جیاوازی نییە چون بەپێی یاساکانی ئێرانە بێ هەموو حیزبەکان کە دروستە بن یا هەموو کۆمەڵەکان دروستە بن بە ئیسلامی بن ئەگەر لایەنی دموکراسی خواز بێ ئەگەر لایەنی بڕای بە سکولاریزمە بێ ئەگەر لایەنی بڕای بە چەپ هەبێ ئەو کاتە مافی ئەمانە چی لێیە و هەروەها لە کۆماری ئیسلامی ئێرانە تەنیا ئەوە نە کە تەنیا ئیسلامی بن ینی بۆ نمونە ئاین و ئاینزاکانی تریش کە لە کۆمەلگای ئێرانی ئاژین ئەمانیش مافی ئەویان نییە کە مەمارسی مافەکانی خۆیان بکەن ینی گرفتی ئازادی لە ئێرانە گرفتێکی ڕیشەیە کە وجودی هەیە ئەگەر بێگومان ئازادی هەبووە خەڵک بیتوانێت مەمارسی ئازادیەکانی بکردایە ڕەنگە دۆخی ئێران بە جۆرێکی تر بووایە ڕەنگە ئێران ئێستا لەم قەیرانە گەورەیە نەبووایە یا داواکانی خەڵک بۆ بەهێزکردنی پێگەکانی ئازادی بووایە بەڵام بەداخەوە لەبەرەوەی حەبەیەکانی کۆماری ئیسلامی ئەمە بۆ ئەم گرژانی کە لە ئێراندا هەیە هەر لە ماوەی سەرۆڵدانی ئەم ناڕزایەتیانی کە لە ئێراندا ڕوویداوە نزیکەی دە کەس گیانیان لەدەستداوە چەندین کەس ڕوبەڕووی توندوتیژی بوورێتەوە دەستگیر کراون دوجار ئاراستەم خۆپیشاندانانە چی لێ دێت بەرەو کوێ دەچێت گەلی ئێرانی دەگا بە مەقسەدی خۆی یاخود خۆپیشاندانەکان بە ئاراستەی دیکە دووبارە سەرکوت دەکرێنەوە ئەو خۆپیشاندانانەی کە بە شێوەی خۆڕسکانە لەناو کۆمەلگایە هەڵ ئەقڵێت و لە هەناوی کۆمەلگایەتە دەرەوە لە ڕاستیدا پێشبینیکردنی ئەوەی کە ئاراستەکەی بەرەوەی ئەڕوا پێشبینیکردنێکی قورسە بەڵام ئەکرێ بەپێی ئەو داواکاریانەی بەپێی ئەو دروشمانی کە هەیان بووە هەندێک لە ئاماژەکانی بخوێنرێتەوە کە خەڵکی ئێران داوای ئازادیەکە داوای گۆڕینی ڕیشەییەکە و داوای ئەوەیەکە کە ڕێز لە کەرامەت و لە شکۆ و لە مافەکانی بگیرێت لەبەر ئەوەیانی پێشبینی ئەکری ئەم خۆپیشاندانانە ئەگەر درێژەیان هەبێت داواکانیان بچێت بۆ داوایەکی گەورەتری گۆڕانکاری ڕیشەیی بۆ ئەوەی کە بتوانن بە ئازادی سیاسی بە ئازادی مەدەنی بە مافە دیموکراتیکەکانیان خەڵکی گەلانی ئێران و خەڵکی کوردستان و خەڵکی ناوچەکانی تری ئێران مافەکانیان بەدەست بێنن ئەمە یەکێک لەو خاڵانەیە لە خاڵەکان بەڕاستی یەکێکی تر لە خاڵەکان هاودەنگیە هاودەنگیەک لە نێوان ژنان پیاوان کورد فارس ئازەری عەرەب بەلوچ ینی بەڕاستی ئەم هاودەنگیە کە ئەم جارە هەیە لە جارەکانی پێشتر زۆر جیاوازترە ئەمەش هۆکاری ئەوەیە کە یەک خواستەیە یەک داواکاری هەیە و هەمویان گیرۆدەی جۆرێ لە سنووردارکردن و بێ ئازادی و بێمافی بوونەتەوە لەبەر ئەوەیە کە هەمویان بە ئاسانی لە یەکتیەکەن و پشتگیری لە یەکتریەکەن باشە بەبێ ڕابەرایەتیکردنی کەسێک نخبەیەک سیاسیەک لە کاتی خۆپیشاندانێکە و ئەمەی کە جنابە باسی کرد ئەمەی لە ئێران ڕوودەدا جۆرێکە لە شۆڕش ینی ئەم خۆپیشاندانە سەرکەوتوو دەبێت لە ڕاستیدا ئەو خۆپیشاندانانەی کە خۆپیشاندانی خۆڕسکی مەدەنین کە تا ئێستا کە ئەوانەی لە ڕۆژهەڵاتی کوردستان لە ئێران ڕوویانداوە هەر بەو شێوەیەن ئەم پیشاندانانە ئەم خۆپیشاندانانە خۆیان سەرکردە بۆ خۆیان دروستەکەن خۆیان ڕابەرایەتی خۆیانەکەن و لە ڕاستیدا خۆیان ئاراستی خۆیانەکەن بەڵام بێگومان هوشیاری خەڵک هوشیاری خۆپیشاندەران و ئەو کەسانەی کە ئەزمونیان هەیە لە خۆپیشاندانەکانی پێشووترە دەبن لە ئێران زنجیرە خۆپیشاندانێکە بۆ کراوە کە داوای مافەجۆرا و جۆرەکانیان کردووە بەپێی ئەوانە ئەمان ئەتوانن داوا بکەن کە خۆیان ڕێک بخەن داواکاریەکانیان منەزەمتر بکەن
تەنانەت ئێستا کە باز لەوەکرێ لە ئێستاوە کار بۆ نووسینی دەستورێکی دموکراتیک بۆ ئێران بکرێ لە ئێستاوە کار بۆ بکرێ کە گەنجەکان خۆیان بەڕێوە بن ئەنجومەن لە گەڕەکەکان لە شەقامەکانە دروست بکەن بۆی هەماهەنگ بن بۆی یەکگرتوو بن ئەمە نیشان ئەدا کە ئەوان لە ناوخۆی ڕۆژهەڵاتی کوردستانە خەمیان هەیە و ئەیانەوێ خۆیان بە شێوەی لە شێوەکان ڕێک بخەن بۆی پەرتەوازایی ڕوونەدا پێگومان ڕابەرایەتی کردن خاڵێکی زۆر گرینگە بەڵام لە ڕاستیدا تا ئەم لە حەزەیە خۆپیشاندانەکان خۆپیشاندانی خۆڕسکن و لەلایەن خودی خەڵکەوە لەلایەن خودی گەنجەکانەوە ڕابەرایەتی یەکرێ ئەمە خاڵێکە کە مافی ئەوانەیە کە لە سەر شەقامەکان ئەبێ ئینسان ئەو ڕاستیە بڵێت کە ئەوە خۆیانن چوونەتە پێشەوە و خۆیانە کارەکانی خۆیان ڕێکەخەن و خۆیان ڕابەرایەتی و پێشنگایەتی خۆیان نەکەن ئەمە یەک خاڵی گرینگە بەڵام بێگومان دیارە پشت بەستون بە ئەزمون فکری سیاسیان هەیە دیارە ئامانجی سیاسیان هەیە دیارە خەونی گەورەیان هەیە ئەمانە بە وازحی دیارە بە خۆپیشاندانەکانیانەوە و ئەم خۆپیشاندانانە خاڵێکی کە زۆر گرینگی هاتە بەڕاستیەکەی تا ئێستا خۆپیشاندەرەک کارێکیان نەکردووە کە ببێتە بیانوەوەی کە ئێران تو نوتیژیان لەگەڵا بکە یا چوونەتە سەرجادە یا کۆبوونەوەیان کردووە یا مانیان کردووە ئەمانە مافی مەدەنی و دموکراتیکن هیچ زیانێکیان بۆ هیچ کەس و هیچ شوێنێک نییە و تا ئێستا کە خۆپیشاندەران زۆر بە وریایی مامەڵەیان کردووە بەڕاستەکە هیچ پاساوی وێنی بۆی کە پەلامار بکرێن سەرکوت بکرێن کە ئێستا هێڵەکانی ئینتەرنێت ڕاگیراوە بە دیاریکراوی واتساپ و ئینستاگرام کە یەکێکن لە دوو تۆڕ کۆمەڵایەتیەکان و پەیوەندیکردن کە زۆر گرنگن بە ئاسانترین شێوە پەیامەکان و زانیاریەکانی لێوە گەێنرێت ئەگەر دەرچەیەک دەواازەیەک نەبێت بۆ گەیاندنی زانیاریەکان و ئەو وێنەی خۆپیشاندانانە ئەو ناڕزایەتیانە تا چەند دەتوانرێت ئەم ناڕزایەتیانە لەسەر پێی خۆی بوەستێت و بمێنێتەوە لە ڕاستیدا گرفتی ئینتەرنێت و گەیاندنی پەیامی خەڵک لە ناوخۆی ئێران بۆ دەرەوەیکێکە لە کێشە گەورەکان ئێران نزیکەی دە ساڵێکە کار بۆەوە کە ئینتەرنێتێک دروستکە بە ناوی ئینتەرنێتی نیشتیمانی و نەتەوەیی کە دای بڕێ لە ئینتەرنێتی جیهانی و لەژە کۆنتترۆڵی خۆیان بێت و بتوانێت هەر کاتی ئینتەرنێتەکە دای بخا یا خەتەکەی خاوکاتەوە یا ڕێگەل لە ئاڵوگۆڕی زانیاری داتا لە نێوان هاوڵاتیەکانیانە یا لە نێوان هاوڵاتیان و دەرەوەی ئێراندا بگرێت لە ڕاستیەکەیدا لە ئەم یەک ساڵی ڕابردووە ئەم پرۆژە چۆتە پەرلەمانی ئێران کاری لەسەر کراوە بەداخەوە کار بۆ ئەوە کراوە کە ئێران لە ئینتەرنێتی جیهانی دا بەڕێنرێت و لە هەڵبژاردنەکانی پێشوە بۆ هەفتەیە بە تەواوی ئینتەرنێت ڕاگیرا و لە هەڵبژاردننی پێشووترا لە هەندێک ناوچە ئینتەرنێت ڕاگیرە ئێستا کە ئێران لە ڕاگررتنی ئینتەرنێت و لە سنووردارکردنی بووە بە خاوەنی ئەزمون و ئەتوانی ئەمە بکات بەڵام لە ڕاستیدا تەکنۆلۆژی ئەم سەردەمەش لە ئاستێکی باشە پێشکەوتووە خەڵک دەتوانێت سوود لە پرۆکسێ جۆرا و جۆرەکان وەربگرێ لە بەرنامە جۆرا و جۆرەکان وەربگرێ هەرچەند ئەمە قورسە ئەمە مافێکی بنەڕەتی خەڵکە کە دەستی بە ئینتەرنێت ڕابگات بەڵام بەداخەوە ئەمە شتێکە کە تا ئێستاکە ئێران کردوێتی لە خۆپیشاندانەکانی پێشوو ئەمەشی کردووە و ئێستا لەم خۆپیشاندانانە زۆر بە چڕی کردوێتی هەوڵی داوە خەتەکان یا خاو بکاتەوە یا کێشە لە گرفتیان دروست بکات یا لە هەندێک شوێنە بە تەواوی بیان پشڕێنن ئەمە ئەو گرفتانن کە ئێستاکە حتا خەڵکیانی لەگە خزم و کەسوکارەکەی پرسە پەیوەندی دروست بکە ئەمە گرفتێکە هەیە جا بۆ خۆپیشاندەران کە پەیام و ئامانجی سیاسیانەی گرفتێکی گەورەترە بەڕێز ڕەزا منوچهری کە بەڕێزیان ڕۆژنامەنووس بوون ڕاستەخۆ لە سلێمانی و بەڕێگەی سکایپ میوانمان بوون زۆر سپاس بۆ ئامادەبوونیت